لە تەوەری ئەمڕۆی پرۆگرامە باس لە هونەری فۆتۆگرافی و شێوازی دروستی گرتنی وێنە و هەروەها کێشە و گرفتەکانی فۆتۆگرافەرانەکەین هاوکات باز لەو گفتوگۆ کراوەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخرابوو بۆم بەستەش لە ستۆدیۆ میانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاحمان کردووە کە بەڕێزیان فۆتۆگرافەرن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانیکەێنێنەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاو لەبێت و بانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باز لەو گفتوگۆ کراوەیە بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە گەلەری ئاری شاری سلێمانی ئەنجامەدیا بوو. ئەو گفتوگۆ کراوەیەکی لە خۆگرتە بوو یاخود یا باسی چی کرا؟ من بەڕاستی لە گرتنی وێنە چەند ئامانجێکمەیە ڕەنگە دوانێنەوە بێ حەز بکەم خەڵکی ئاسایی فێریەوە بێ کە وێنەی جوان بگرێت. بۆ نمونە هەمومان حەز دەکەین وێنەیەکی بۆ ئەگە باوکمان نەمابێ هەر کەسێکمان نەمابێ با پیرمان نەمابێ ئەگەر ڕێین بۆ وێنەیەکی جوانی سێرەکەی وێنەیەکی جوانی نادۆزینەوە. من لەوە هەوڵام یا وێنەیەکی جوانی یا وێنەیەگە دۆزینەوە زۆر ناشرین تۆ ڕسمی باوکتە گرت و سێرەکی لە پشتەوە منجەڵ و قاپ و لە مەتبەخە گرتوتە جوان نییەوە. یەکێک لە ئامانجەکانم وەیە کە خەڵکی ئاسایی دیارە مەبەستم کوردە خەڵکی ئاسایی کە من بە کوردیە دوێم وێنە بگرن وێنەی جوان بگرن کە دوایی وێنە کاریگەری زۆرە ئێمە هێشتا تێی نەگەیشتوین ئەوە تەوەرێکی ترە. ئامانجی دووهەمیشم ئەوەیە کە وێنەگری زۆر باشمان هەیە بە تایبەتی لە ڕۆژگاری مرۆڤ لە کوردستان وێنەگری زۆر باش هەیە بەڵام وێنەی جوانی ژەگرن بەڵام کەممان ئەزانین باسی وێنە بکەین وێنە چییە چۆنە ژیرە وێنەیەکی جوانەگرین بەڵام ئەگەر داوا لە کەسێ بکەم بڵێم تێمگەی نامێنەیە بۆچی جوانە ڕەنگە دۆشدا بمێنێ. یعنی ئەو دوو ئامانجەمەیە بەڕاستی لە وێنەگرتنە سەرباری وەشکا دوانیان بوو ئەو بۆ خۆم وەکو سەرەپی وایە ڕسمەکەم لەسەر شەقام و ئارامێکی دەروونم پێدا. باشە دکتۆر ئەوە کەزانین کە لە گفتوگۆ کراوەکەی بەڕێستانە بەشێکی گشتی باز لە هونەری فۆتۆگرافی کرابوو بەڵام ئەتوانین بڵین ئەو کەسانی کە لەوێ ئامادە بوون زیاتر کێ بوون ئایا لە هەموو چین توێژەکان لەو گفتوگۆ کراوە ئامادە بوون یاخود کێ بوونەوە کەسانی کە بەشداریان کردن؟ گەلەری یاری دیارە پشکۆلی ئەمە زۆرتر ئەتوانم بڵێن بەڕاستی مێزگرد بوو من هەر خۆم حەزم لە قەرەباڵغی نییە بە بۆچوونی من 12 کەس ئامادە بێ بەسە بۆ ئەوەی کە تۆ پەیامی خۆ بگێنی بە ئۆدیەنسێکی زۆر گەورە کەسانێکی زۆرتر لەوانەی لێون خەڵکی ئاسایشی تیا بوو بەڵام هەروەها پسپۆڕێکی تیا بوو لە هونەرا بوو دکتۆر ڕێبوار سعید هونەرمەندیشی فۆتۆگرافەری زۆر باشیشی لێ بوو لە دوایە گفتوگۆیەکی زۆر بە کەڵک و بە بەرهەممان کرد لەسەر فۆتۆگراف و هونەری فۆتۆگرافی یعنی گرنگ نییە ئێمە یەکە گرینیانە یەک ناگرین بەڵام گرنگەوەیە کە لەو گفتوگۆیەوە ئێمە هەمومان دیدێکی ڕۆشنترمان هەبێ لەسەر فۆتۆگرافی لەسەر هونەر بەگشتی چکە بیرمان نەچیە فۆتۆگرافیش بەشێکە لە هونەر. بێگومان کاک ڕێبوار ئەتوانین بڵێن کە ئەم گفتوگۆ کراوەیە ئەتوانین بڵێن تا چەند سوودی هەیە بۆ بەرەو پێشچوونی هونەری فۆتۆگرافی یاخود کاریگەریەکەی چیە بە شێوەیەکی گشتی؟ یعنی وەکو هەموو گفتوگۆیەک و دیبەیتێکی دیکەوایە بۆ نمونێم بۆچی دیبەیتی سیاسیەکەین دیبەیتی کۆمەڵایەتیەکەین دیبەیتەکەین لەسەر زمان و لەسەر هونەر و لەسەر زۆشتی تر ئەوەیە کە ئێمە هەوڵەین ئەم جێگەی کە ئێستا تایین نەچەقین بەرەو داهاتووی گەشت بچین یعنی ئەوە یەکەم سیمینارم نەبوو سیمینارێکی دیکەم کرد بۆ قوتابیانی زانکۆی سلێمانی بەشی هونەر لەوێ زۆرتر بڵین وە شۆ بوو من باسی هونەرم بۆ کردن سەعاتێک و دوایەوە داوام لێ قوتابیەکان کرد هەمووی قوتابی جوانی وەکو خۆت بوو چون وێنەیان گرت و دوای من وێنەکانم هەڵسەنگان یعنی شتێکی تازە بوو بۆ قوتابیەکان پێشتریش هەر لە زانکۆی سلێمانی هینم کردووە بڵین یعنی لەگەڵەوانەشە کەناڵێکی یوتیوبیشم هەیە لەگەشە باسی هونەر و زۆشتی کاکەم هونەرە بەستم بە شیارەوە بە فەلسەفەوە ئەو بەشانە لە زانینی مرۆڤ هەمووی پێکەوە بەستراوە فیزیایە ماتماتیکە نی بۆ کەسێکی وەکو من کە فیزیاویم بەڕاستی دارە ماتماتیکی زۆر ئاڵۆزم خوێنوە هەمیشە لە فۆتۆگرافە هەمیشە لە هونەرە شمەرد نییە فۆتۆگراف بێت
فیزیا بینە ماتماتیکە بین. باشە جیاواز لەوە کاگڕبوار باباسێکی ئەزمموی خۆت بکەین لە کێوە دەست کردو بەکاری فۆتۆگرافی؟ من هەمیشاڵێمەوە تێتوانم کامێرە بەدەستمەوە بگرم وێ ناگرم ڕەنگە 7 ساڵ بووم 8 ساڵ بووم بەڵام بۆ جۆری کە ئێستا وێ ناگرم ڕەنگە 15 ساڵ بێت. باشە ما حەز و خولیای خۆت بوو یاخود بەهرەیەک هەبوو بۆ ئەوی کە بتوانی کە وێنە بگریت و چۆن دەست پێ کرد؟ ئەوە پرسیارێکی زۆر ئاڵۆزە بەهرە زۆر گرنگە بە بەچوونی من ینی هەمومان بەهرەی شتێکمان هەیە. من باوەڕم بەوەیە کە ئێمە لەدایکە بین زۆر شت لە عەقڵمانەیە فێر نابین. ڕاستە بنە چۆن ئێمە لەدایکی من لاقمان هەیە بەڵام ناڕۆین ساڵێکی پێچێ تاکو پێگرین لای منیش زمانیش و هونەریش و هەموو شتێکی دیکەش ماتماتیکۆوانە هەر هەمویان ئێمە پێوێت لەدایک بووین بەڵام ئەو دەوربەری تایداین هاوکارمانە بێ دەنا من خوشکە زامەیە لە 8 ساڵیەوە یا برازانبەیە لە 8 ساڵیەوە وێنەی زۆر جوانە کێشێ خۆ کەس فێری نەکردووە بۆ نموناگە سەرنج لە مناڵێ بدەیت ڕستەی زۆر ئاڵۆزەڵەیە ڕەنگە لەوەی دایک و باوشی ئاڵۆزتر بێ لە شووە فێر بووە هونەری وایە بەڕاستی خۆم بەهرەکەم تیا بوو هونەریش هەموو بێکەوە بەسراوە من کە گەنج بووم نزیکەی سەدەیە لەمەوەەر شێعرمە نووسی جا شێعر و هونەر زۆر لەیەکەوە نزیکن یعنی هونەرە بەگشتی هەمووی ڕیتمی تایە هەمووی جوانی تایە هەمووی دڵگیرە ئەبی ئەو ڕیتمانە بدۆزیتەوە دیارە کەسێکی ئاسایی کە وێنە نازانێ ڕوڵەکان یا ڕیتمەکانی هونەر وێنەگرتن چۆنە. باشەکەواتاڵین ئەتوانین بڵین کە تەنها حەز و خولیا بەس نییە بۆەوەی کە کەسێک بێت بە فۆتۆگرافەرێکی باش پێویستە بەهرەیەکیشی تیا هەبێت لە ساسە وەکو وایە بۆ نمونە مناڵێن لە دارستانێکە بە تەنیا پەروەردە بکەیت دیارە پێشتر ڕوویاوە نەک ئێمە بردوێتمان لەوێ چونکە ئەو شتێکی زۆر نامرۆڤانەیە خۆی وت بۆ لە جێگەیە پێی کاگەڕێتەوە ڕاستە هەندێک شتەڵێ بە زمانی نی وەکو ئێمە تۆ پێویستە بە دەور و بەرێکە بۆی هاوکارە بێ بەس بەداخەوە لایەن بە ڕەخنێکیش بگرم بۆ نمونە مناڵێک هەر لە مناڵیەوە بەهرەیەکی باڵای هونەری تایە بە زۆرەی نێرین بۆ پزیشکی بخوێنێ بە زۆرەی نوێرین بێ بە ئەندازیات دیاراوە هەڵەیەکی زۆر گەورەیە کە تۆ مناڵە بینی بەهرەیەکی تێدا یا تۆ مناڵی خۆتە بەهرەیەکی تێدایە پێویستە کار لەسەر ئەو بەهرەیە بکەی پەرەی پێ بدەی نەک بە زۆر پێی بگۆڕی چونکە دوایی لە هەردوو جیهانەکە بێت نابێ بە هونەرمەندێکی باش ناوێ پزیشکێکی باش بۆ نمونە بێگومان. باشە دکتۆر هەر کەسێکە کامێرایەکی بەدەستە و ئەتوانین پێی بڵین کام کەسا فۆتۆگرافەرە یاخۆ تایبەتمەندیەکانی ئەو کەسا بێت چۆن بێت بۆ ئەوی کە پێی بوترێت ئەمە کەسێک و فۆتۆگرافەرە دیارە فۆتۆگراف دووشتە یەکێکیان زانینی بەکارهێنانی کامێرێ تۆ پێویست ناکە بزانی کامێرە چۆن کارەکات بۆی کامێرە بەکاربێنی من فیزیایی مەزانم چۆن نیشەکە بەس فۆتۆگرافیی کە پێویست ناکە بزانێ بەڵام ێ بزانێ هەموو ئەم فەنکشنانی کامێرە هەیەی چیەکات ئەمجا بەشی دووهەمی هونەرە ئەبێ فۆتۆگرافەر هونەرمەند بێ پێشێ فۆتۆگرافەر بێ چونکە ئەو ڕێسانەی کە حکمی فۆتۆگرافەکە هەمان ڕێسان کە حکمی شێعرەکەن کە حکمی وێنەی کێشراوەکەن هەمان ڕوڵن لەبەرەوە زۆر گرنگە کە فۆتۆگرافەر هەروە سێری نەکا کامە وێنەیەکەوەی گیە سێری قوڵی مێژووی فۆتۆگراف و هونەر بکات بۆ نمونە من زۆر جارەچم بۆ میوزیەم و گەلەری وێنەی کێشراوی کلاسیک ئەوانە هەموو یارمەتیمە چکە وێنەی کێشرا و لەبەروی ئەندێشای کێشێت فۆتۆگرافنی من نەگەر وێنەیەکی تۆ بگرم بەڕاستی هەرەوەی کە لەبەر دەمای ناتوانم بەس ئەگەر وێنەیەکی تۆ پێشم تەوان نازانم وێنە بکێشم ئەگەر وێنەیەکی تۆ پێشم ئەتوانم باگراوندەکەم بکەم بە شتێکی زەمانی ڕۆم بێ هیزیایی هینی یۆنانی 4000 ساڵەمەوە پێش بێ ینی سنووری نییە سنوورەکەی ئەندێشەی خۆتە بەڵام فۆتۆگرافوانی کە تۆم گرتو ئەو جیاوازیە بێت لە بەرچاو بگریت بەڵام کەسێ ڕوڵەکانەکەی سێ ڕێساکانی وەنەرەکەی هەمان شتن
ئەبێ ئەو ڕێسانەی هوەری کێشراو بزانی بۆ ئەو ڕێسانەی فۆتۆگراف بزانی بە قەناعەتی منە بێ هەندێک شتی کەش بزانین بۆ نمونە هەندێک ماتماتیک بزانیت چکە ماتماتیشێکی زۆر یا ئەندازیاریەکی زۆر لە فۆتۆگرافەر. باشە دکتۆر کەواتە ئەگەر باس لە جۆرەکانی بکەین ئەتوانین بڵێن کە چەند جۆرێکی جیاوازکاری فۆتۆگرافیمان هەیە یان هەر تەنها یەک جۆرە؟ نەخێر فۆتۆگراف زۆر زۆر جۆریە بۆ پۆرتریت بۆتوان کە زۆر بەمانەیەگری کامێرەکانمان بۆ نمونە لانسکیپێ یا دیمەنی سروشت سیتیسکیپێ ناوشار ستریتەی شەقامەیە کە من حەزم لێتی تۆ ڕسمی خەڵک لەسەر شەقامەگەری ئاگای لە خۆی نییە خەڵێکی ژیانی ڕۆژانەی خۆیەتی ئەوە جیاوازە لەوەی کە تۆ وێنەی مۆتی لێگری بۆتە وەستێت و گڵۆپە داگرستان و ئەو دەوروبەرە و نییە ڕەنگە لە سەکە لە چرکەیەکیش کەمترێ هەبیا وێنێ بگری یعنی تۆ بە کوردێکی بۆ من و بۆ هاوڕێکانم کە لە لەندەن زۆر چالاکیان لە پێتەختەکانی دیکەی ئەوروپا پاریسە و لیزبن و بەرلینە و نازانم کوێ ئێمە بۆ هونەرە گەڕین هیکە هەیە بۆ خەڵکی دیکە هەیە هونەرمەندی دیکەیە بۆ هونەر ناگەڕێ ئەوێ شەقام دۆکمنت کە ڕەنگە 10 ساڵی کە ئەو بایەخێکی مێژوویی هەبێ. بێگومان باشە کاک ڕێبوار زیاتر ئەو وێنانی کە بەڕێستان گرتووتانە کام جۆرەیان بووە؟ زۆرتر شەقامە هەمووی شەقامە بەڵام شەقامێک نییە بڵێ من شەقام بەڵگاندمێ وای پێڵەوە بزانم بە دۆکمنت کردبێ بەڵکو شەقامێکە بۆ هونەر گەڕاوە مەسەلەن هەمیشە دیارە ڕەنگە فیزیا کاریگەر بوو بێ لەسەرم هەمیشە بۆ تاریکی و ڕوو ناشیە گەڕێم چۆن لە کەسێکە ڕنگ باتەوە ڕەنگە زۆر جار بۆ ڕوخساری کەسێ نەگەڕێم بەڵکو بۆ جوانیەک بگەڕێم کە ڕەنگە لە ڕوخساریان نەبێت لە دەست و پەنجەیا بێت یان لە پشتیا بێت یا لە تەنیشتیا بێت. باشە کاتە ئەتوانین بڵێن ئەم وێنانی کە بەڕێستان گرتووتانە زیاتر و باسی شت کرد کە هیچ سەر شەقامە توانین بڵێن هەڵگیری چ پامێکە ئایا کاتێکە وێنێکە گرتووە ئەو پامێکە خۆت مەبەست بۆ ئەوی گەیاندووە؟ هەموو جارێ سەرکەوتوو نابم فۆتۆگرافەرێکی زۆر بەناو بانگەیە ئەمریکیە ئەنسڵ ئاتەمز دیارە ڕەنگە ناسراوترین فۆتۆگرافەر بێ بۆ لانسکەیپ بۆ دیمەن پێشەوەی بەجێمان بێڵێ پرسیارێکی لێکەن ئەڵێن هێشتا باشترین وێنەی خۆتە گرتووە ئەڵێنە خەریکە ئاگات یعنی بەڕاستی تۆ وەکو نووسین وایە کە تۆ نووسینیە نووسیت ڕەنگە بێزار بیلی و بەجێبی هێڵی هینا هەرگیز تەواوی ناکەی فۆتۆگرافیش وایە یعنی فۆتۆگرافمەیە زۆر بە جوانیە زانم بەڵام هەمیشە شتێکی تایە کە خەڵکی کە نایبینی حەزەکەم ئەو شتێک تیانە بۆایە لەبەرەوە هەرگیز وێنەگرام فۆتۆگرافێکم نییە کە بڵێ بێگەرد بێ یان پێرفێکت بێ. باشە دکتۆر کە زانین لە کاتی ئەنجامدانی هەر کارێکە بێگومان تووشی کێش و گرفتە بینەوە بەڕێستان لە کاتی گرتنی وێنە تووشی هیچ کێشەیەک بوون یاخود هیچ ڕووداوێکتان بەسەر هاتووە کە بیرتان نەچێتەوە؟ زۆر بۆ نمونە ڕسمی کەسی ئەگەری حەز ناکە ڕسمی بگرێ بێ میسڕیتەوە هەرچەنگە بە قانون لای ئێمە توانێت ڕسمی هەموو کەسێک و هەموو شتێ لەسەر شەقام بگری لێرە قانونیشتین وانە نازانم قانونیێرە چۆنە بەڕاستی هەرچەنگە لێرە ژوێنە زۆر ئەگرم وێنەی شەقام ئەگرم لە چزانم بازاڕی مریشک و شتانە لای ئێمە زۆر سەرنجڕای کێشە بازاڕی مریشک باد نییە مریشکە بە لە جێگەی تایبەتی بێ. باشە کاتە ئەتوانین بڵێن تا چەند لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی گرنگی بە هونەری فۆتۆگرافیا درێت؟ لە ساڵانی ئەتوانم بڵێم لە 90ەکانەوە هونەری فۆتۆگراف زۆر پێشکەوتۆ لە هەرێمی کوردستانە فۆتۆگرافەری زۆر باشن کە زۆر لایەنی ژیانەگرن زۆر هەندێکیان بۆ دەستگاینی و دەوڵەتی کارەکەن وەکو میدیا کار ڕەنگە ڕۆژهەڵات کوردانی ڕۆژهەڵات یا کوردانی باکوور لە هونەرە بەگشتی پێشکەوتوتر بن بەڵامی مشخەریشین پیانەگەینەوە. باشە باست لە وێنی میدیایی کرد ئەتوانین بڵێن ئەمە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو وێنانی ترا کاگیرە هی سەر شەقام بە یاخود جۆرەکانی تر بێت یاخود ئەو کەسە ئەبێت تا چەند ڕەچاوی ئەو شوێنە یاخود ئەو دەستگا بکات ئەو
گڕێنمایانی کە دانراوە بۆیان لەسەر ئەو بابەتانە بڕۆن ینی بە حەز و خولیای خۆی نەبێت دیارە بۆ منە ئێستا ئەگەر میدیا کارێک بێوی وێنەی پرۆتێستێ بگرێت لە شارێک لە هەرجێگەیەکە ئەبێ یەکەمە بوێنێکی هوەری بگرێ و گومانیتیانە بەڵام بێ پەیامی پرۆتێستەکەش بگەێنێت منم زۆری وێنانە ناگرم بەڕاستی ینی شارەزانیم لەم وێنانە بەڵام ئەزانم کا بێ کە وێنەیەکی جوانە بینم مەزانم جوانە کە وێنەیەکە بینم مەزانم پەیامەکەی گەیشتویانە زۆر جار تۆ وەکو چیرۆک وایە بۆ دۆستۆفسکی کرایمەن پەنشمێن لە زمانی کاراکترێکەوە ژێڕێتەوە هەموو بۆ چوونی خۆی لەسەر ژیانەیەتی وێنە ژوایە تۆ گروپێکی زۆرە لە خەڵکەیە ئەگەر هەر دەست بە کامێرەکە تا بنی وێنێ بگریت بەڕاستی وەگەڕە لاوژێ چکە تۆ نازانی چی گوتەوە بەڵام مەتوانی لە چاوی کەسێکەوە لە ڕوخساری یەشێکەوە بچیتە ناو بابەتەکەەوە ینی ئەو هوەران هەمیان پێکەوە بەسراون ئەگەر پێ ڕستمی خەسانێکی زۆر بگریت ئەو وەختا بۆن من سوودام لەسەر بۆی ژەوە تێ ڕستی سلێمانی بگی ئەبێ بۆ جۆرێک لە پاترن بگەڕێی خۆ هەردەسی پیاونەوە ڕسم نییە بۆ منە ئەتەوێت چەند سێگۆشەیەک ببینی ئەتەوێت چەند چوار گۆشەیە ببینی لە گۆشەی وێنەکەتەوە چی دەست پێەکە یارە هەموو هوەرمەندێکیش جیاوازە لە هوەرمەندێکی دیکە من لەسەر شەقام هەمیشە بۆ ماتماتی گەڕیم هەمیشە بۆ جیۆمتری یان گۆشە سازی پێڵێم ئەوزانمیەوە ئێوە گۆشە بۆ جۆرێک لە گۆشاگڕێمە تا وێنەی خەڵکی شەگرم حەزەکەم مەسەلەن ئەگەر سێ کەس بن سێ گۆشەیە دروست بکەن ئەگەر چوار کەس بن یا دوو سێ گۆشە یا چوار گۆشەیە دروست بکەن یعنی تۆ هەمیشە بۆ پاتن نەگەڕی لە هوەرە ئەبێ بزانی کە هوەر ژیان نییە هوەر ڕاستە پەیوەندە برژانەوە لە ژیانەوە دەرهاتووە بەڵام تۆ دیدی خۆتت تێکەڵاو کردووە ڕاستە من کاروێنێکی تۆ بگرم ناتوانم زۆر دەستکاری بکەم بەڵام بتوانم وهای بگرم کە تۆ خۆشە نزانیت خۆتیت زۆر باشە دکتۆر وەکە زانین کە لە ئێستا فۆتۆگرافەری زۆرمان هەیە و ئەتوانین بڵین کە هەنێکیشیان زۆر باشن ئەمە تا چەند مەرجەکە ئەم کەسانە بە شێوەیەکی ئەکادیمی بخوێن بۆی کە بن بە فۆتۆگرافەرێکی باش یاخۆ بەشداری لە خول بکەن خولی تایبەتیان بۆ بکرێتەوە لە هەرێمی کوردستانە گرنگی بە خولە درێت بۆ کەسانی کە فۆتۆگرافەرن بۆ ئەوی کە بەردەوام ینی ئەو شتێکی ئەیزانن هەوڵی نوێبوونەوە بن و زانیاری زیاتری ژوەر بگرن لەسەر ئەو شتێکە خۆیان ئەیزانن یعنی هوەر کللتورە بۆ منە هەندێک شاری جیان مەشهورن ینی بەناوبانگ بۆ هوەر بۆ منە لەندەن پاریس نیویۆرک ئەمانە ئەم چەند شارانە شاری هوەرن چزانم لە ئیتالیا ڕەنگە ناوی شارەکەم بیچەوە لە ئۆفیس مەسەلەن ئیتالیا هەر خۆی وڵاتی هوەرە ئەم شارانە بۆچی بوون بە شاری هوەر چکە یەکە مێژوویەکی هوەریان هەیە دووهەم پارێکی زۆر لە هوەرە خەرجەکەن خەڵکیش کللتوری هەیە هوەرەکرێ بە هەزار پاوەند یعنیەوە زۆر گرنگە پێچگەل لەسەر وامانەوە کە زۆر گرنگە دەستگا هەبێت ئەکادمی هەبێ بۆ نمونە لێرە هوەری جوانەیە لە زانکۆی سلێمانی زۆر باشە بەڵام بە قەنەعاتی منیش ئەویش پێویستی بە کادری پێشکەوتوترە بۆی قوتابی بۆی گەنجەکە حەزی لە هوەرە زۆر پێشکەوێت ئەمجا هوەر شتێکە بەردەوامبوونی هوەر شتێکی دیکەیە یعنێگەر هوەرمەندی هەروێنە پێشێ و نەتوانێت پێی بژی بێزارە بێ وانە بەڵام ئەگەر هوەرێکی تابلۆیکی لە نیویۆرک پیشانیرا و هەزار پاوەنی $1000 پاوەنی درایە ئەو وەختە هانەدا خەڵک هەر چۆن ئێستا خەڵک هەمووی بەرەو پسیشکی و ئەندازیاریە چییە چوگاوانە پارەی تێە مانەوە نەمانێ پوڵ بەشێکە لە بەختەوەری ژیان ئەو وەختاگەر هوەر پوڵی تیاوێت خەڵک بەرە هوەرە چییە بۆ نام دەستگایانە دەستگای میدیا زۆر پێویستە وەکو لە گفتوگۆکە ماوتم کە فۆتۆگرافەرەکان
بنێرێ بۆ کۆرس یا خۆی کۆرسیان بۆ بکاتەوە کەسێ بێنێ لە فێری فۆتۆگرافیان بکات نەک فێریان بکخواان فۆتۆگرافن بەڵام ینی هەندێک دەرویکیان لێ بکاتەوە هەندێک ڕۆشنایی بخاتە سەر هەندێک لایانی دیکە من خۆم لە کەمپانیشم کردووە هی هوەرینە من زانام من فیزیاویم بەردەوام ئێمەیان ناردۆ بۆی کە هوەری لە فیزیای تازا و لە هوەری فیزیایە فێریشتی نیوە بین یا بەشدا بین پەیپەرمان نووسیوە چوین لە کۆنفرانسی نێودەوڵەت یا بەشدا بین ینی هوەری شەمان شتە بەڕاستی شتێکی جیاواز نییە بەس لای ئێمە هوەر جاهاچی بەشێکە شیعر بووە گۆرانی بووە وێنەگرتن بۆ وێنەکیشان بووە ئەو بایەخەی نییە چونکە هێشتا لە ژیانی لە ژیانمانە زۆر گرنگ نییە ئەگەر کەسێکی ئەوروپی کە خانووی ئاکرەیەکە و ڕاست بیرەکاتەوە چی تیا بکات چ وێنەیە هەڵواسیە پەردەکانی چۆن بێ یعنی هوەر بەشێکی دانەبراوە لە ژیانی ڕۆژانەی خەڵک هێشتا لێرە وای ناتەوە ئەچیتەوە ئۆفیسێک سیرەکەی وێنەیەک بە دیوارەکانەوە نییە بەس ناتوانین بڵین کە بەپی سەردەمەکانیش گۆڕانی بەسەرهاتووە لە ڕابردووە جۆرێک بووە لە ئێستا کەمێک بەرەو پێشچوونی بەخۆبینی بێت بەبەستە کوردستانە بەڵێ لە ساسە ئێستا هەر سەری هوەری بیناسازیەکەی سێرەکەی زۆر گۆڕاوە مەسەر ڕێستورانتەوەوانەوە هەمووی بەشێک لە هوەر هەر بۆ جۆری کە خواردن دانرێت زمانی من وانەوە چی دەگاوقانێک و ناتە خواردتەوە بە پلاچویدە دەرەوە باشە زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوار فەتاح فۆتۆگرافەرکان بەیانە لەگەڵمانە بووی و زانیاری زۆرت بەدەین زۆر سپاس من سپاسیەوە سپاس بەڵازیزانم ئەمە تاوی ئەو بڕگە و بابەتانە بوون کامڕۆ بۆمان ئامادە کرده بوون و کەمیشە هیوادارم سوود و زانیاری تاومانی هەبێت بە ئێوە تا سبەینە و ئامادەکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکە بەخواتانە سپێن و خواتان لەگەڵ